بەیانی ئاگادار کراینەوە لەلایەنە چەند هاوڵاتیەک کە دوکانەکانمان سوتەوە هۆکاری سوتانەکەش تا ئێستا دیانی ڕوون نەبوویتەوە لیژش هاتووە شتەکانی نووسیوە ژیانەکانیش بێ حسابە حسابی لەسەر نییە چون کاری دوکانی بایی 7 میلیۆن دینار شای تێدا بووە هۆکاری ئەوەش ئەوەیە کە ئێمە چەند جار داوای عەرزمان کردو بەڵام عەرزیان بۆ دابین نەکردوین بەپێی ئەوەی کە ئێمە داشمان ناوە کە کرێی عەرزەکان خۆمان بدەین بەخوای بەلایەکم 5 دەفتەرم زیاتر زەرە پێکەتیە لەبەرەوەی من گورگم هەبوو بە 20 وەرەقەی 15 وەرەقەی تێگەی هەمووی کەوی ئەنی مریشی ئیسپانیم هەبوو هەموو کەسە زانێت مریشی ئیسپانی بە قیمەتە بە بەغام هەبوو بە قیمەتە ینی هیچ هەموو شتێکم هەبوو کاری لە حکوومەت هێرێمی کوردستانەکەین لە زنێیەک تەرخانکەن بۆ لێکۆڵینەوە چەندین جارە ئاگر لە ناو سنتەری سۆران لە دوکانەکان هۆکارەکەی چیە کەم تەرخەمی کارەبایە کەم تەرخەمی دوکاندارەکانە و کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدارە کە یعنی زەخت کاتە سەرەوەی بە شێوەیەکی وابێ ئەم کارە ساتانەی لێ نەکەونەوە لە ئەنجامی کەوتنەوەی ئەو ئاگرە بەداخەوە نۆ لە دوکانی هاوڵاتیان بەرسووتان کەوتن و زیانێکی زۆری مادی دیارە تۆمار کراوە و دەست بەجێ بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لیژنەیەک لە بەڕێوەبەرایەتیمان پێکهێنرا بە مەبەستی خەمراندنی زەرد و زیانەکان وەروها بە مەبەستی هۆکاری کەوتنەوەی ئەو ئاگرە دیارە ئەمڕۆ لیژنەکە دەست بەکار بوو پاشچەند کاتژمێرێک توانیان هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە بدۆزنەوە کە بەهۆی شۆرتی کارەبا بووە بەداخەوە